بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم خۆی گەورە دەرفەتی پێبەخشین لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز شاد بووینەوە. لە ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەی خزمەتە میوانداری زۆر بەڕێز ئەبوبەکر ئەحمەدمان کردووە کە بەڕێوبەری ناحیەی ئیسیەوەیە لە قەزای پشدەر لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی. کاگە بەکر سڵای خوا لەبێت. سڵای خوا لە ئێوەش. با لێەوە دەست پێ بکەین لەوانەیە لەم دەڤەرە لە ناوچەی پشدەر ناحیەی ئیسیەوە ئاشنا بێ و ناسرا بێ و خەڵک بزانێ ئەکەوێتە چوو و ناکەوێتە چووە. بەڵام منەمێ بزانم تۆ بە بینەرانی تەواوی کەناڵی پەیامی بڵیت کە ناحیەی ئیسیەوە دەکەوێتە کوێی جوگرافیای هەرێمی کوردستانەوە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا بەخێراتمانی بۆ بەڕێستان یاخوا بەخێرێن سەر چاوان سپاس و ڕێز و تەقدیرم هەیە بۆ جەنابتان و سەرجەم کارمەندانی بەڕێزی کاناڵی ئاسمانی پەیام. سەرەتا من ناوم ئەبوبەکر ئەحمەد خدرا لەدایکبووی ساڵی 1976 بڕوانامەی بکالۆرس و ماستەرم هەیە لە یاسادا لە ساڵ 2000 کولیەم تەواو کردو پاشان لە تاپۆ پاشان لە محکەمە تەعین بووم چەند ساڵێک کاری یاریدەری دادوەریم کردو پاشان دادنووس و پاشان لێکۆڵەر دادوەری هەتا و فترەی کە بووم بە بەڕێوەبەری ناحیەی سێوە ساڵ 2015. طبعا سەرەتا بەنسبەت ناحیەی سێوە ئەگەر وەصفی بکەین طبعا ئێمە لەسەر ئاستی کوردستان طبعا ئێمە بەشی باشوورە و وەکو ناحیە یەکێک لەو ناحیانێکەوە سەر بە قەزای پشدەرە. قەزای پشدەر پێنج ناحیە هەیە: ناحیەی سەنگەسەر، ناحیەی ژاراوە، ناحیەی هەڵشۆ، ناحیەی هێرۆ و ناحیەکەی خۆشمان کە ناحیەی ئیسێوەیە. ناحیەی ئیسێوە دەکەوێتە بەشی خۆرهەڵاتی قەزای پشدەر. طبعا لەگەڵ چەند شوێنێک هاوسنوورین، ئێمە لەگەڵ ئێران سنوورمان بەیەکەوەی هاوسنوورین و هەروە لەگەڵ ناحیەی هێرۆ و لەگەڵ قەزای پشدەر و هەروە لەگەڵ ناحیەی بنگرد و هەروە لەگەڵ قەزای ماوەت هاوسنوورین. زۆر باشە. ناحیەکەتان لە چەند گوند پێگاتوە یان ئەگەر زانیاری دابێ بە نزیکەیی ڕوبەری ناحیەکەتان چەنەیە؟ ناحیەی ئیسێوە بە نزیکی معلوماتێکمان لەبەر دەزات ئەگەر تاو ڕاز بێت تقریبا 94 بۆ 95 کیلومتر دەبێت ڕوبەری ناحیەکە. سەبارەت بە ناحیەکە 18 گوندی بەسەرەوەی لەو گوندیان تقریبا 14یان ئاوەدان ئێستا، بەڵام 4 گوندیان لەوانە بەهۆی نەبوونی خنووزاریەوە چۆڵ کراون ئێستا ئاوەدان نین. بەڵێ باست لەوە کرد کە ئیسێوە دەورە دراوە بە چەند ناحیە و قەزایەکی ترەوە و جگە لەوەش هاوسنوورە لەگەڵ ئێرانە. کەواتە ئەپرسم ڕۆڵ و پێگە و کاریگەری ناحیەی ئیسێوە لە چیدایە؟ بەڵێ ڕۆڵ و پێگەی ناحیەی ئیسێوە لە چەند شتێکدا خۆی دەبینێتەوە. لە ڕووی جوگرافیەوە طبعا ناحیەی ئیسێوە هەردوو قەزای پشدەر و قەزای ماوەت بەیەکەوە دەبەستێ و کول ناوخۆ و هەروەها لە ڕووی دەرەوەشەوە هاوسنوور لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. طبعا لە بەشی ڕۆژهەڵاتەوە خۆرهەڵاتەوە ئێمە هاوسنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانەوە گەر بکرێ دەسەڵاتداران خەمێن لێ خوارد بە بەرنامەیە بۆ بەرنامە ڕێژی بۆ کرا بدەتوانرا سوود و کەڵکی زۆر لێبیندرێ و کۆمەڵ لە هاوڵاتیان سنوورەکە پێوە سەرقاڵ بن و بێتە سەرچاوی بۆ داهاتی ئەوان و هەتەنات بە حکوومەتی ژانی، بەڵام تا ئێستا بۆ شێوەی خەمی لێ نەخوراوە و گرنگی پێ نەدراوە. وێ ڕای مەسەلەی سنووری و بێکەوە بەستنی هەردوو قەزای پشدەر و قەزای ماوەت پێگەیەکی تریشی هەیە. طبعا لە ڕووی کشتتوکاڵیەوە کۆمەڵێک زەوی باشی هەیە شیاوە بە کشتتوکاڵ دەکرێت سوود لێبیندرێ و هەروەها لە ڕووی ئاژەڵداریشەوە بە هەمان شێوە شیاوە بۆ ئاژەڵداری. جگەلەوە ناحیەی ئیسێوە تایبەتمەندێکی تایبەتی هەیە کە کۆمەڵێک شوێنی باشمان هەیە بۆ مەسەلەی گەشت و گوزار دەکرێت سوودی لێ ببینرێت. تەمان بخۆم ماوەیەک لەمەوە پێش لەگەڵ بنکەی گەشت و گوزاری پشدەر قسەم کردووە کە 14 شوێنم دیاری کردو بە نووسرا و ئاراستەم کردوون کە دەکرێت حکوومەت وەکو سەرچاوێکی داهات بە خۆشی سوودی لێ بێنێک بۆ هاوڵاتیان و ئەگەر ئەوەش نەکرێ دەکرێت و کرد تایبەت یانی سوودی لێ ببینرێ و بەکار بهێنرێ و سوودی لێ ببینرێ. بەڵێ زۆر باشە. باست لەوە کرد کە هاوسنوورە لەگەڵ ئێرانە. مەرزی ڕسمی لەم سنوورەی ئێوە بوونی هەیە؟ تا ئێستا مەرزی ڕسمی بوونی نییە. طبعا ئەمە کێشەمان سەر مەرزی کێلێشە، یعنی ماوەیەکە هەوڵێکی زۆر ماندووبوونی زۆر بەخەرج دەدرێت بۆ ئەوەی مەرزی کێلێ بکرێتە ڕسمی، تەنانەت کەمپینێک پێک هاتوو بۆ ئەوەی کێلێ بکرێتە مەرزی ڕسمی، بەڵام تا ئێستا نەکراوە. چەند گرفتێکی هەیە لەوانە گرفتی هونەری تا ئێستا نقطەی تەوامان نییە داخوا کوێ ئێرانە کوێ عێراقە لەسەر ئەوە کۆمەڵە کێشە هەیە کە تا ئێستا نەتوانراوە بکرێتە مەرزی ڕسمی. لەبەرەوە ناحیەی ئێمەش نەتوانراوە سوودی لەو مەرزەوە بین بە تەواوەتی، هەرچەندە خاوڵاتیان بۆ خۆیان بە شێوەیەکی ناڕسمی سوودی لێ دەبین، بەڵام نەتوانراوە بە شێوەیەکی باش ببێتە سەرچاوێکی داهات بۆ هاوڵاتیان تەنانەت حکوومەتیش سوودی لێ ببینێ. بەڵێ بەشێک لەوەی کە یا با بڵێن بەشی سەرەکی تقریبا ئەوەی کە دەریاچەی دووکان ئاوی دەریاچەی دووکان پێگەێنێت بە سنووری ناحیەکەی ئێوەیە ئەو چەمە ئەڕوات کە لە شار باژێڕەوە دێت. توانراوە چه سوودێک
لە هەموو ڕووەکانەوە هەم لە سەیرانگا هەم لە سامانی ماسی هەم لە کوشت و کاڵ هەم لە ئەو غەسالەی چە و لە موانە توانراوە چ سوودێک لەم چەمە وەربگیرێت وەکو جەناوت باس کرد تەمازەی بچووکە ئاوی دەربەند و پاشان دوکان پێک دەهێنێ ئەم ئەوە بەشێکی بە سنووری ناحیە مەداڕەت دەبێت طبعاً هاوڵاتیان بۆ خۆیان هەوڵیاندا وە سوودی لێ ببین هەم بۆ سامانی ماسی هەم بۆ مەسەلەی کشت و کاڵ و هەم بۆ مەسەلەی بەنداویش کاتی خۆی پێش ئێمە بیر لەوە کراوەتەوە کە بکرێ بە بەنداوە بەڵام دوای و کە قەرانی دارایی هاتووە بەسەردا نەتوانرا ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ جگە لەوەش ئەو سنوورەی ئێمە ئەگەر کەمێک خەمی لێ بخورێ دەتوانرێت و گەشت و گوزاریش سوودی لێ ببینێت چونکە ناوچەیەکی بەرزی نووسمی زۆرە ئەو ئاوێکی باش پێات تێپەر دەبێ و سنوورێکی باشە دەکرێت وەکو گەشت گوزاریش بە هەمان شێوە سوودی لێ ببینێت ئەگەر خەمی لێ بخورێ بەڵام لە کاتی ئێستادا لەبەر نەبوونی پارە و هەروەها بوونی قەیرانی دارایەوە ناکرێت ئەم پرۆژە ئێستا بکرێتە کار و سوودی لێ ببینرێت. وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم ژمارەیەک بەنداوی خستۆتە بواری جێبەجێکردنەوە لە هەرێمی کوردستان یەکێک لەو بەنداوانە لە سنووری ناحیەکەی ئێوانە هیچیان ناکەوت سنووری ناحیەمەوە لەگەڵ وەزیری کوشت و کاڵ قسەتان نەکردو بۆمە بەس وڵای لەگەڵ وەزیری کوشت و کاڵ بۆ چەند بابەتێکی قسەمان کردووە بۆ نەکردنەوەی بەشی کوشت و کاڵ هەروە ڤێتێرنەری وە چەند شتێکی کە بۆ مەسەلەی پرۆژەی ئاودێری یا ڕاکێشانی جۆگای ئاودێری ڕێگەی کۆنکرێت کرد یاخود لە ڕێگەی بۆ ڕیدابینکردی بۆ ڕێوە بەڵام بۆ بابەتە قسەمان نەکرد چونکە پرۆژەکە زۆری دەوێت تەمانە ئەو جۆرە پرۆژانە بۆ کاتی ئێستا زەحمەت دەچنە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی نابێت لە 20 میلیۆن 15 میلیۆن تێپەرچێ هەر تێپەرچێ ئەمڕۆ پێ دەڵێن پارە نییە. چ بەرپرسێکی حکومی چ وەزیرێک چ کاربەدەستێک سەردانی ناحیەکەی ئێوەی کردووە لە کەم و کورتی و لە پێداویستەکانی ئێوەی کۆڵیوەتەوە هەتا ئێستا هیچ وەزیرێک نهاتووە لە ئێمە سەردانی ئەو لەوەتی کە من مدیری ناحیم لێرە تا ئێستا وەزیر نهاتووە لەسەر وەکو ئاستی وەزیر خەڵکی تر هاتووە بۆ بەر ئەندامانی پەرلەمان وهروە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هاتوون قایم قام خودی خۆی وهروە لێ سەرپەرشتاری ئیدارەی ڕاپەڕین هاتووە سەردانیان کردوین بەڵام لە ئاستی وەزیر نهاتووە کەس بەڵام بێگومان کە ناحەیەک قەزایەک لە هەر شوێنێکا بێ جگەل لە ناحەیە پێویستی بە کۆمەڵێک فەرمانگە و دەوائری تر هەیە دەپرسم ئەو فەرمانگانەی کە ئێستا لە نێو ناحی ئیسێوەیە بوونیان هەیە کامانن بەڵێ ناحی ئیسێوە جگەل لە بەڕێوەباتی ناحیە هەشت فەرمانگەمان هەیە فەرمانگەی باری شارستانیمان هەیە بنکەی پۆلیسی محەلیمان هەیە کتێبخانەمان هەیە ئاسایشمان هەیە سەرۆکات شارەوانیمان هەیە بنکەی پۆلیس دارستان و ژینگەمان هەیە فەرمانگەی ئەومان هەیە بنکەی تەندروستیمان هەیە قوتابخانەشمان هەیە بەڵام هەشت فەرمانگەمان هەیە لە سنووری ناحیەکەماندا بۆ ئێمە ینی ئیش و کاروباری هاوڵاتیانی هەم سنتەری ناحەیە هەم گوندەکانی ڕاپەڕن زۆر باشە کاگە و بکرد با بپرسم ئەی ئەو فەرمانگانی کە پێویستن ضرورن لە نێو ناحیەکەیە هەبێ بەس بوونیان نییە کامانن و بۆ نییە ئایا هەوڵتان داوە هەبنیاننا بەڵێ وڵای کۆمەڵە فەرمانگەی زۆر پێویستن کە دەبێ هەبن بەڵام لەبەر نەبوونی دارایی و بەهۆی قەیرانی دارایی نەکراوە جێبەجێ بکەن تەمان دوای مسەرەتە هاتنمەوە هەوڵم دا ئەوانە هەبن ئەوەی کە زۆر زەرو لە پێشینەی کارەکانماندا بریتێ لە بەشی کوشت و کاڵە چونکە ئاماژەم پێکرد کە ئەم سنوورە بەشێکی شیاوە بە کوشت و کاڵ دەکرێت هاوکار و یارمەتیدەری هاوڵاتیان بێ بتوان پەرە بەکاری خۆیان لە بەشی کشت و کاڵی و هەروەها ڤێتێرنەری چونکە بەشێکی زۆر لە هاوڵاتیانمان لەو سنوورە بەکاری ئاژەڵداری و خەریکن دەکراوەکو هاوکارێک بۆ هاوڵاتیان و هەروەها ئاگرکوژێنەوە بنکە ئاگرکوژێنەوە زۆر بۆ ئێمە پێویستە چونکە ساڵانە لە وەرزی هاویندا تووشی ڕووداوی ئاگرکوژانەوە دەبین ئاگرکەوتنەوە دەبێت پاشان ناسار دەبین کەمە پەنا بۆ سەروی خۆمان بەرین ینی بۆ قایم قامێت لەوە لە قەزای پێش دەرەوە بێت هەچەند بۆ خۆمان تانکەرمان هەیە لە فەرمانگەی ئاوەروە لە سەرۆکات شارەوانی تانکەرمان دابین کردووە بۆی کە لە حاڵی ئاوادا وەکو بڵێ لیژنەیەکمان هەیە سەرپەرشی دەکەن کاتی ئاوادا ڕاستەخۆ دەکەونە کار بۆی بتوان بە ڕووداوەکە ڕابگەن و کۆنتترۆلی بکەن بەڵام ئەوە کافی نیە و پێویست نیە بەڵکو پێویستە ئۆتۆمبیل تایبەتێ بە کوچانەوەی ئاگر هەروەها ئەوەی کە زۆر بەلامانەوە گرنگ بێ بە هەمان شێوە فەرمانگەی کارە باشمان چونکە بە گڵۆپێکە دەسووتەیە حاڵێکی زۆر سادە ڕووبدا دەبێت تەلەفۆن بکەین بۆ قەزای پێش دەلێەوە لە بنکەی کارەبای قەڵاتجێەوە هاوکاریمان بۆ بێت بەڵێ کاگە وەکرێمە کە بەڕێکەوتین لە سلێمانی تا ئێرە بۆ تۆمارکردنی ئەم بەرنامەیە لە خزمەت جەنابتانە بەتایبەت لە قەڵاتجێ لە ناحی با بڵێن لە قەزای پشدەرەوە تا گەیشتنە ناحی ئیسێوە بە ڕێگەیەکی زۆر خراپە هاتین ڕێگەکەتان بووە خراپە بۆ هەوڵتان نەداوە چاکیکەن گرفت و لەمپەری بەردەم چاک نەکردنی ڕێگەکەتان هۆکاری چییە؟ یاخوا بەخێر بن تەمان دووبارە ئەو ڕێگایمان تقریبا کە نزیکەی 20 کیلۆمەترە کاتی خۆی کە کاری بۆ کراوە بڕیار وا بووە کە بەشێکی قیرتاو بکرێ بەس دوای دیارە فکریان کەوتەوە توانە بە هەمووی قیر بکرێ بەڵام بە ناڕێکی بێ ینی خۆی ئاەتەن
جادە دوو تەبق دەکرێت بەڵام یەک تەبقی کراوە و تەبقی بەجێ هەڵدراوە دوایش لە بەهۆی نەبوونی پارە و قەیرانی دارایەوە نەتوانرا ئەوە جێبەجێ بکرێت لەبەرەوە خراپ بووە ئەمە هۆکارێکی خراببوونی جادەکەیە بەڵام هۆکاریکەش ئەوەیەکە لەبەرەوەکو باسمان کرد سنوورەکەمان ناحێکەم بەشێکی هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەندێک بار هەم لە قەڵازەوە دەڕا بۆ ئەوێ هەم لێوە ڕادێ هەندێک ئۆتۆمبیلی بار هەڵگر بێ داهات شۆ دەکات وای کردوکە ئەم جادەیە زیاتر خراپبێ و تێکچێ سیانەکردنی بۆ ناکرێت بۆ سیانەکردن تاوان هەوڵمانداوە ئەمە دوو جار بۆ خۆم لەگەڵ مهندس هاتووم کەشفمان کردووە دەرخسەمە بۆ کردووە پاشان لەگەڵ ڕێگەی قایم قامێت و هەروەها ئیداری ڕاپەڕین و پاشان لە ڕێی پارێزگارەوە هەوڵمانداوە کە پارەی پێویستی بۆ دابین بکەین بەڵام لە بەهۆی زۆری ڕێژەی پارەکەەوە نتوانراوە بتوانین بخێنە باری جێبەجێکردنەوە تەنانەت لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسەم کردو بخۆیان لەگەڵم هاتن هەروەها بەڕێوەبەراتی پاراستن و چاکردن ڕێگەبانی ڕاپەڕین بارەز کاک بەختیار کە بەسپاسەوە لەگەڵم هادیان سەدانی کرد هەروەها مهندس لەگەڵ خۆی نا سەدانمان کرد دەرخستێکی بۆ ئەنجامدا هەر لەو ماوەی پێش زۆر لە مێژ نییە بەڕێزیان باسیەوەیکی کە تقریبا 99 ملیۆن 100 ملیۆنێکی دەوێت ئەم پارەیەش لە کاتی ئێستا دەتوانین جێبەجێ بکرێت پاشان بیرمان لەوە کردەوە گەر ئەوە جێبەجێ نەبێ هەندێک لەو شوێنەیە کە زۆر خراپ بوون بڕۆم نزیک پردی کەویە هەروەها نزیک بازگەی ئامان زەمان زۆر تێکچووە دەکرێت ئەوانە جارێ لە کاتی ئێستا چاک بکرێن بۆی جادەکە بە تەواوی تێک نەچێت زۆر باشە پەیوەندیتان لەگەڵ کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکەت چۆنە لەگەڵ بەڕێوەبەری ئەو فەرمانگانی کە ئاماژەت پێکردوتە 8 فەرمانگە لە ناوسەنتەری ناحێکایە بوونیان هەیە پەیوەندی و کۆنتاکتان چۆنە بۆ ڕایکردنی ئیشەکانی ڕۆژانەی هاوڵاتیان ئایا پەیوەندیەکی دروست هەیە یا پەیوەندیەکی نادروست هەیە ینی بۆ نمونە بەڕێوەبەری فەرمانگەکان کە لێرەن کاتێک تۆ بڕیار لەسەر بابەتێکەدەی کەسیان هەیە ڕەتی بکەنەوە کەسیانەیە بیانەوێ ئەرقەلە و کۆسب دابنێن بۆی ئیشەکانی تۆ سەرکەوتو نەبێ وڵی من لەو کارانەی لەو شتانێکەوە بە نیعمەتی خوای دەزانم کە فەزلێکە بەسەرنەوە الحەمدلله لە هەموو قۆناغەکانی ژامدا تووشی خەڵکی باش هاتووم هەتا سەرەتایی لە ئامادەی لە خوێندنی کولیە لە خوێندی ماستر لە ناو دایرەش کە هاتووم الحەمدلله خەڵکی باشی لێ مدیری فەرمانەکان توام ینی بەچاکە باسییان بکەم کەسی باشن زۆر بێکەوە کارمان زۆر باش دەڕوە هاوکاریەکەین هەموو لامانەوەکو تیمە کار دەکەین زۆر لیان ڕازیم تا ئێستا شتێکی ڕوونی داوەکە لە نێوان ئێمەدا تووشی ساردی و بینیا کارێک هەبێ یا بڕارەکە بە جێبەجێ نەکرد علاقەمان زۆر باشە و پەیوەندی زۆر لەگەڵ کارمەندەکانی خۆمان زۆر باشە و هەروەها لەگەڵ لێپسایی فەرمانکاش بە هەمان شێوە پەیوەندیمان زۆر چاکە تەنانەت بۆ فەرمانبەرانی خۆم خەسم کرد و زۆر دایرەکان کێشەی ئەویان هەیە کە چۆن بتوان دەوام بکەن بەڵام ئەوەی من سپاس بەخوا زۆر باشی دەوام دەکەن و زیاد لە خەڵکی دەوام دەکەن کێشەی داوامان نییە بەپێی یاسا وا هاتووە کە بەڕێوەبەری ناحیەیان قایم قامیان با بڵێن پارێزگار لە شوێنی وەحدەی ئیداری خۆیان سەرۆکی لیژنەی ئەمنی ناوچەکەی خۆشێتی بە حکمی ئێرە هاوسنوورە لەوانەیە ئێرە تایبەتمەندی زیاتری هەبێت سەبارەت بە هەندێک یا با بڵێن بەراورد بە هەندێک ناحیتر کە جەنابەت سەرۆکی لیژنەی ئەمنی لێرە هەم ئاسایش هەم پۆلیس بوونی هەیە تا چەند کارەکانت لەگەڵ ئەو لیژنەیە سەرکەوتوانە ئەنجام داوە و بڕیارەکانی تۆ لەلایەن لیژنەکەەوە جێبەجێ کراوە مەبەستمە دەستگا ئەمنیەکان پاڵپشتی تۆن یان بە پێچەوانەوە هەتا ئەم ساتێکی قسە دەکەین پاڵپشتی باش بوون و کارێک نەبووە کە لە ژێر چاودێری و بڕیار ئێمەدانەوە بێ ئاگداری هەموو کارەکانی تاوان دەستخۆشم هەیە بۆ هێزەکانی ئاسایی شوەروە بۆ پۆلیس کە تا ڕادێکی باش توانی ویانە کۆنتترۆلی بارودۆخەکە بکەن بە تایبەت نووری ئێمە کێشەیەکی ئەوەی هەیە مەسەلەی هاتوشۆکردنی هێنان و بردننی ماوادی هۆشبەر تا لەو ماوەی پێشودا کارمەندانی ئاسایش هەڵمەتێکی باشە ئەنجام دە دەستیان کرد بەسەر کۆمەڵک لەو بابەتانی کە دەچنە چوارچێوەی ئەو مادانی خەداکراون ناکرێت مامەڵیان پێوە بکرێت زۆر باشە تۆزێک سەروتر کەوین لە ناحیە پەیوەندیتان لەگەڵ قایمقامی قەزای پشدەر و لەگەڵ ئیداری ڕاپەڕین بە شێوازێکی گشتی و سەروتریش لەگەڵ پارێزگار چۆنە پارێزگاری سلێمانی هەڵبەت سپاس بەخوا دووبارە بە هەمان شێوە لەگەڵ قایمقام هەروەها لەگەڵ سەرپەرشتای ئیدارەوە لەگەڵ بەڕێز پارێزگاری سلێمانی علاقەوان تا ئێستا باش بووە هیچ کێشەمان لەبین لە نێوان دەڕوونیدا و هاوکار بوون بە ئەو کارانی کە من داواکارێکم هەبوو لە چوارچەوەی توانای ئەواندا و بێت جێبەجیان کردەوە بەڵام دیارە گرفتێکی گشتیمان هەیە بۆ هەموو شوێنەکان کە قەیرانی دارایە زۆر شتێ بەهۆی ئەو قەیراندارێکە ئێستا لە ئارادا ناتوانین داواکارەکەمان وەکو پێویست جێبەجێ نەبوون باش لە ناحیەکەی ئێوەیە کاگە بووبەکر چ پرۆژەیەکی تایبەت بە خزمەتکردنی توێژی گەنجان و لاوان هەیە چیتان هەیە لێرە وڵایەوەی کە ئێمە هەمان بێ کتێبخانەمان هەیە کتێبخانەی گشتی بنار بە سپاسەوە کە
کەسێکی باش و فعال چالاک سەرپەرشی دەکات تا ڕادێکی باش توانێتی بەدەم گەنجانەوە بێ خوێنەرانەوە بێت و هاوکاریان کات یاریگایەکمانێ بەڵام یاریگاکەش وەکو پێویست نیە کات ئێستا خراپ بۆ حالیان تێک چوو یاریگاکە وە لە هەوڵداین بەسپاسەوە لە ڕێگەی پارێزگار و توانیمان بڕێک پارەی بۆ دابینکەین بۆ چاکردنەوەی شتێکی ئەومان نیەکەوە خزم بە توێژی گەنجام کردن ناحەکەماندا لەو ڕۆوە ئێمە هەژارین بەڕاستی بەڵێ پێداویستیە سەرەکیەکان ئەو خزمەت گوزاریانی کە زۆر پێویست و ضرورە هەبن لە ناحی ئیسێوە طبعا ئێمە هەموو جارێکاڵین ناحی ئیسێوە بەسمان پێی گوندەکانی شێتی بەڵێ ینی چین کە دەبوو هەبێ پێویستە هەبێ بەڵام بە هەر هۆکارە لە هۆکارەکان بێت ئەو پرۆژانە بوونیان نییە ئەو پرۆژانەی کە زۆر زارورن ینی پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان دابین دەکات بەر لە هەموو شتێک ڕێگاوبان ئێمە وەکو خۆجەناوتان بێوە داهاتن ئەو ڕێگامان لە قەڵازێ و ناحی ئیسێوە زۆر وێرانە پێویستی بە چاکردنەوە سیانە هەیە و هەروەها هەموو گوندەکانمان پێویستیان بەوەیەکەوە تەنانەت هەندێکی پێویستی بە چاوڕێژە ینی چاوڕێژی بۆ نەکراوە و یەک لە هۆکارەکانی زیاتر خزمەت دەکردی نەچوونی خزمەت بۆ شوێنەکان ئەوەیە نەبوونی ڕێگامان تەواو نییە بە دەرەجەکە تا ڕێگا چاک نەکرێ بی لە شتیکە نەکرێتەوە باشتر یان پێداویست سەرەکی ئێمە لە ئەسنووری ناحەکەمان ڕێگاوبانە دوای ئەوە گرفتی ئای خواردنەوەمان هەیە بەشێک لە گوندەکانمان سابوونم لە گوندی قندۆڵمان هەیە گوندی دەشتێومان هەیە ئەوان تا ئێستاش ئاوی خواردنەوەی پێویستیانێ بە تانکەر ئایان بۆ دابین دەکەین ئەوەش پێداویستی زۆر سەرەکی و گرنگە بە هاوڵاتیان کە پێویستە خەمی لێ بخورێ لە دوای پێویستی ئاو کارە باشانی گرفتمان هەبووە تا ئێستا ئێمە هەتا ئەو فترێکە دانیشتنی ئێمە هەردوو گوندی ڕازان و سەرشی و کارەبای نیشتیمانی نەبووە بەڵام سپاس بۆخوا الحەمدولله توانیمان لەو ماوەیدا کارەبای نیشتیمانی بگەینە هەردوو گوندی ڕازان و سەرشی و لە دوای پێویستی کارەبا گرفتی کەمانەیە مەسەلەی کشت و کاڵ بابەتی کشت و کاڵ باسمان کرد هاوڵاتیانی سنوورەکەمان زیاد بەشێکیان بە کشت و کاڵەوە خەریکن پێویستیان بەوە هەیە کە ئەو ئەوەی کە پێویستە بگاتە کشت و کاڵەکەیان لە ڕێگەی کۆنکرێتکردنەوە یاخود لە ڕێگەی دابینکردنی بۆ ڕێەوە ئاسانکاریان بۆ بکرێ و هەروەها ئاژەڵداریش بە هەمان شێوە پێویستی بە هاوکاری و هەماهەنگی هەیە بۆی بتوان هاوڵاتیان سوودی تاو لە کاری خۆیان ببینن چڕی دانیشتوان لە ناحێکی ئێوە هەم لە ناو سنتەر مەبەستم هەم لە گوندەکان چڕی دانیشتوانتان هەیە یان ناحەیەکە لە ڕووی ژماری دانیشتوانەوە کەمە بەڵێ وەکو نفوس لە فەرمانگی باری شارستانی تقریبان لە سەروی 9000 کەسەوە هەمانە بەڵام بەهۆی ئەو ڕێژەی دامەزراندنی خەڵک بە شێوەیەکی بێپلانی کە خەڵک دامەزرێنە تاعین کرا لە حکوومەتەوەی کردووە کە زۆربەی دانیشتوانی سندوورەکەمان کۆچکەن بۆ شارەکان بۆ قەڵازی بۆ ڕانی بۆ شوێنەکانی کە لەبەرەوە ئێستا دانیشتوانی کەمە ینی سنتەری ناحێمە لە سەروی 100 ماڵێکەوە دەبێت تقریبان وەکو باسماگت 18 گوندمان هەیە لەو 18 چواریان ئاوەدان نەبوونەوە ئێستا حالیان 40 و 14 ئاوەدانن ئەو چواردەی کە ئاوەدانە با بڵێن گرنگترین خزمەت گوزاری باست کرد لە ئاو لە کارەبا هەمویان وەکو یەک نیانەیان بەشێکیان ئاویان هەیە خزمەت گوزاری دیکەیان هەیە یان قوتابخانە بۆ نمونە بنکەی تەندروستی ئەمانە هەم لە گوندەکان لە سنتەری ناحیەکەتانە لە چ بارودۆخەکان هەر باش بۆ قسە جنابەوە بیرم کەوتەوە زیاتر طبعا ئێستا گرفتی کەشم بۆ هاتووە سەر گرفتەکانی پێشومان کە بریتێ لە داخستنی بنکە تەندروستەکانی زەوای لێ هاتووە کە حکوومەت دەتوانێت وەکو پێویست ئەو بنکانە بەڕێوە بەرێ بیر لەوە کراوەتەوە کە بنکان دابخرێن و سنتەر بنکەیەک بکتا 24 ساعتی بنکەی تەندروستی لەبەرەوە ناو سنتەری ناحیە بەڵێ لە زۆربەی گوندەکان بنکەی تەندروستیمان هەیە بۆ قندۆڵ لە ڕازان لە قندۆڵ لە گەناو هەمانە لە ئیسێوە هەمانە لە ناو ناحی هەمانە بەڵام وەکو باسم کرد گرفتی ئەومانەیە کە ناتوانێت حکوومەت بەتەواوەتی بەڕێوە بەرێ لەوە بیرکراوەتەوە کە هەندێک لەو بنکە تەندروستیان دابخرێن لە سنتەری ناحیە زیاتر خزمەتی هاوڵاتیان بکرێت بەڵێ بێگومان کاک ئەبوبەکر کاتێکە دوای هەڵبژاردن لە بەرکەوتەکانی کۆمەڵی ئیسلامی بەهۆی هەڵبژاردنەوە ژمارەیەک بەڕێوەبەری ناحێ و قایمقام و بەڕێوەبەری گشتی لە پارێزگای سلێمانی لە حکوومەتی خۆجی پارێزگای سلێمانیە بەرکەوت کاتێک جەنابەت خۆت کاندید کردەوە کاندید کرای بۆی کە یەکێبی لەو کەسانی لە پرۆسەیەکی هەڵبژاردننی نێوخۆی حیزبە بێگومان لە بەرەوەی بەرکەوتی حیزبیە جەنابەت بوویتە بەڕێوەبەری ناحی ئیسێوە ئەو کاتە چ دیدگایەک چ تێڕوانینێک چ بەرنامە و پلانێکە دەبوو بۆی کە ئەگەر ئەبوبەکر ئەحمەد بێتە ئیسێوە ئەم خاڵانە جێبەجێیەکە و ئەم پرۆژانە و ئەم دەستکەوتانە هەم بۆ خۆی هەم بۆ ناحیەکە هەم بۆ کۆمەڵی ئیسلامی بەدەزێنێت طبعا بەر لەوەی کە بێم دەست بەکارم وەکو بەڕێوەبەری ناحیە و بران لە کۆمەڵی ئیسلامیان کاندید کرد بۆ ئێرە بەرنامە من ئەوە بەو شێوەی بۆ یەکەم جار هەوڵدان بۆ فێربوون طبعا بە کەسێک بەهۆی کە بە حکمێکە ماوەیەک فەرمانبەر بووم و لە کۆمەڵە شوێن کارم کردووە دیارە هەندێک لە بنەماکانی زانست فێربوون بەڵام دەبێت عادەتەن یەکەم جار کارکردن بۆ فێربوون هەوڵدەی فێربی
ئەمەش لە ڕێگەی ئەوە دەبێت کە سەردانی ناحیەکە بکەی و گوێبگری لە هاوڵاتیان و تێکەڵاوی خەڵک بی بۆ بتوانی زیاتر لە معاناتی تێبگەی پاشان بەپێی بنەماکی زانستی کار لەسەر بکەی. دوم بنەمای کارکردن بریتی بۆ لە جوڵان و کارکردن نەوەستان، یعنی هیچ کاتێکە بەڕێوەبەری ناحیەداننی شێ و بیر لە ئیسراحەت و پاڵدانەوە نەکاتەوە بەڵکو کار بکە، پاشان دڵسۆزبی و هەروەها نەزاهەت پاکی. بڕیارم داوە کە ئیشاڵە دەبێنە سەر بە ئیزنی خوا ماڵی گشتی بە هەدەر نادەین، ماڵی خەڵک بە فێڕۆ نادەین، هەوڵ دەین بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی ڕێک و پێک لە شوێنی خۆیدا بەکاری بین و سوود لە ئەو سوودەی کە هەمانە ئەو کە پێمان دەکرێت سوود بە هاوڵاتیان بگەین و بۆ خۆمان لی بە شێوەی ناشەرعی مستەفید نەبین. ئەو بەرنامەی کاری من بۆ کە بتوانم بە ئیزنی خوا جێبەجێ بکەم. زۆر باشە. ئامادەیتیا هەیە دوای نزیکەی ساڵێکەوانی دەست بەکار بووی؟ ساڵێک و دوومان. ئێستا ئامادەیتیا هەیە هەر دەستگایەکی فەرمی حکومەت یارێم کە کاروباریان ڕقابەی ئیداریە چاودێری داراییە بێن کێوماڵێکی نێو پەڕاوەکانی ئەم ناحیە بکەن بزانن لە ماوەی ئەم ساڵ و دوو مانگەیە چی کراوە و چی نەکراوە؟ بەڵێ بەدڵنیایەوە بەڵێ ئێمە تەمان ساڵی 2015 پێشینەیەکمان هەبوو بۆ ڕایکردنی کاروبارەکەن کە بریتی بوو لە 600,000 دینار. ئەم ساڵ 2016 بەهۆی قەیرانی داراییەوە کەمتر کراوەتەوە 600,000 دینار. ئەو پارەی ئێمە پێی وەسڵ سەرفی دەکەین. تەمان کارگەری ئاگادارە، ژمێریاری ئاگادارە بە ئیمزای هەموو لایەکمان دەبێت هەر پارەی سەرف دەکرێت هەمویان ئاگادارن بە شێوەیەکی شەفافانە کاری لەسەر دەکەین. و تەنانەت شتێکی کەشم کردووە لە فەیسبوک بڵاوم کردەوە. زۆر جا لەوانەیە هەندێک خەڵک گلی لێکردن کە ناکرێوانە بڵاوکەوە، بەڵام لە فەیسبوک بڵاوم کردەوە جگە لەوەش چۆنەتی خەرجکردنی پێشنی و مانگکارم مانگ بە مانگ هەیە و دەتوانێت هەر کەسێک حەزی لێ دەتوانێت سەردانم بکە و لە نزیکەوە سەیریان بکە. ئەمە سەگە بینەرێک ئاگای لەمە بێڵێ ئەمە ئاساییە لەوە چێ لەو 600 و 600,000 دینارەیە بەهادەردانێکی ئەو تۆ نەکرێ، ئەوەی بەهادەردانی تیاکرێ پارەی پرۆژە و بانزین و گاز و کۆمەڵێک شتی ترێکە ئەکرێت دەستێکی تێ وەربیت و بتوانیت ینی بەهادەردانی تیا بکەی. لەو ساڵ و دوو مانگەیە بێگومان کۆمەڵێک پرۆژەت ئەنجام داوە، کۆمەڵێک پارە، کۆمەڵێک گاز و بنزین بۆ ئێوە سەرف کراوە. دەتوانن ئەوەش بە شەفافانە بۆ لایەنی بەرپرس ڕوونکەنەوە؟ ئەو پرۆژانی کە جێبەجێکراون ڕاست زۆربیان بە شێوەی جێبەجێکی ڕاستە و خۆ تەنفیز مباشر بووە ناحیە جێبەجێی نەکردووە. هەر بالموناسبە ینی ئەو پرۆژان کە جێبەجێکراون چاکردن و نۆژانکردنەوە ڕێگای ئیسێوە باوزێ کە 5 کیلۆمترە بۆ گوندی باوزێ بە بڕی 99 میلیۆن دلار نۆژان کراوەتەوە. هەروەها پرۆژەی کەمان حتا قۆناغی تەواو بۆ جێبەجێ کراوە لە ناو گوندی باوزێ کە ئینارەی ناوگوندەکەیە ئەویشان 31 میلیۆن بووە. هەروەها ئێستاش کە پرۆژەی کەمان لە جێبەجێکردندایە پرۆژەی گەیاندنی کارەبای نیشتیمانی بە هەردوو گوندی ڕازان و سەرشی و ئەم پرۆژەیە بە هاوبەشی جێبەجێکراوە لە نێوان حکوومەت و هاوڵاتیاندا. تاوان بە سپاسەوە بەڕێوەبەتی کارەبای ڕاپەڕین بڕی 97 میلیۆن دیناری تێدا لەو پرۆژەیە جێبەجێ دەکات بۆ خۆشی سەرپەرشی دەکات و ئەوەی کە دەمێنێتەوە هاوڵاتیان بۆ خۆیان بەسپاسەوە تاوان بۆ مختاری هەردوو گوندی ڕازان و سەرشی وە کۆمەڵک هاوڵاتی دڵسۆز کە تێدا ماندوو بوون هەوڵیانداوە بەشێکی زۆر پارەیان بخۆیان دابین کرد و لەگەڵ حکوومەت بە هاوبەشی بێکەوە پرۆژەکە جێبەجێ دەکرێت. تاوان ئەو پرۆژانە ڕاستەوخۆ جێبەجێ دەکرێن. لەبەرەوە من ئامادەیم هەیە کەسێک لە نزیکەوە هەوڵدار حاڵی بێت تێبگات چۆن پارەکە سەرف دەکرێت ئاسانە. زۆر باش کاگە وەکرد ئەگەر کەسێک سەیری پەڕی تایبەتی تۆ بکات لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەبینێت وێنەگەلێکی زۆر بڵاوەکەیتەوە، چالاکی زۆر بڵاوەکەیتەوە، هەر ڕۆژەی لە ڕێگەوبان و لە سەیرانگا و لە کاڵم سەیرانگا بە مەبەستی سەیران نا بەبەستی ئەوەی کە بچی دەرخستەیەکی بۆ بکەی ئەم شوێنە بکەیتە سەیرانگایەک بۆی کە ئیسفادە و داهاتێکی بێ بۆ ناحیەکەتان. دەبینی زۆر جار لە فەیسبوک بینی ومانە وەکو کرێکارێک کارت کردووە لەگەڵ ئەو کەسە ئەو تیمانەی کە ئیشیان کردووە. لێرەوە پرسم ئەبوبەکر ئەحمەد تا چەند کۆمەڵایەتیە کە لە ناحیە و ئەم گوندانەی ئێرە کە کۆمەڵی عەشیرەت و با بڵێن خەڵکێکی عەشایری لێیە تا چەند تۆ بە دەم هاوڵاتیانەوەی تێکەڵاوی لەگەڵ هاوڵاتیان هەیە، تا چەند دەرگای فەرمانگەکەت بە ڕووی هاوڵاتیان ناکراوەتەوە، تا چەند لە خۆشی و ناخۆشی گوندەکان و سنتەری ناحیەکە تا بەشداریت. ئەوکو سەرەتا باسم کرد یەک لە بنەماکانی ئەوەی کە من کارم سەرکردو بریتیە بۆ لە جوڵان و کارکردن دانەنیشتن هەوڵم داوە قەیرانی دارایی نەبێتە ڕێگر لە بەردەم بەڕێوەچوونی کارەکانمان هەروەها ئەنجامدانی چالاکی جۆرا و جۆرێک لەوانەی کە من کارم سەرکردو بریتیوە لە کاری خۆبەخشی. تەمانەوە دوو هەدەفی لە پشتەوە بووە. هەدەف یەکەم ئەوەیە کە ئێمە وا بکەین
قەیرانی دارایی ڕامان نەگرێ وامان نەکە واجب و جۆڵمان نەبێت. دوو فێرکردنی خۆم و هاوڵانم لە هاوڕێیان لە بەڕێوەبراتی ناحی هەروە فەرمانەکانی کە هەوڵ دەین نیشتیمانی خۆمان خۆش بێ خزمەتی پێ نەگەر پارەش نەبێ. لەوانە چەند کارێکمان جێبەجێ کردووە تەمان سپاسی هەموو کەسان دەن کە هاوکارمان بوون چ لەوەکو هاوڵاتی چۆوەکو کارماندان کە هاوکارمان بوون لە جێبەجێکردنی ئەو چالاکیە خۆبەخشانە بۆ نمونە لە کوڕەتاوڵ 3 عمودی کارەبامان هەبوو ئەو عمودانە مەترسی ڕوخانێنە سەر بوو ینی تووشی داڕوخان بوون لەگەڵ بنکەی کارەبای قەڵازی قسەم کرد کە ئەو عمودانە مەترسیانە سەر بەڵام ئەوەتیان ناتوانین لەبەر نەبوونی پارە هیچ کارێک ئەنجام دێن. لەبەرەوە بیرم کردەوە سەرەتا چوم لە یەکێک لە غەسالەکان گەڵابێک چاوم پیدا کرد پاشان لە معمەل بلۆکم پیدا کرد پاشان لای هاوڵاتیەکی خوا پێدا و تەنێک چاوان پیدا کرد پاشان بە وەستای خۆبەخش بۆ خۆم وەستاکە خۆبەخش بوو بە سپاسەوە سپاسی دەکەن هەروە کارمەندان لەوانە بۆ خۆم هەروە و پاسەوانێک کە لەگەڵ منن و لەگەڵ چەند کەسێک لەوانە خاڵی خۆم ینی هەموو کەس و کاری خۆم هاتوین دیوارێکی ڕاگەمان دروست کرد بۆ عمودانە سپاس بە خواتوانیمان سوودێکی پێ بگەین. پاشان لە بەردەم ناحی خۆشمان دیوارێکمان دروست کرد دیوارێکی 90 مەتری یان درێژەکەی 90 مەترە بەرزیشی لە هەندێک شوێنێک 2 مەتر مەتر و نیوێک بە شێوەی خۆبەخشی ئەنجاممان دە. پاشان پارکێکی بچووکمان دروست کرد لە بەردەم ناحی بۆی کە دیمەنێکی جوان بە ناحیەکە ببەخشێت و هەروەها لەسەر ڕێگاژ ینی ئەو کاتانێکەوە هەوڵمان داوە بۆ پاکردنەوە ڕێگاکان کاری خۆبەخشیمان ئەنجام داوە بۆ نمونە لەسەر ڕێگای گەنا و ڕۆژێکیان لە کاتی کارکردندا شۆفێری گرێدەرەکە بەمنی وت کاگە بەکەر ئەم ڕێگا هەرچەندە خۆشی بکەین بەڵام کۆڵتێکی تێدا دەبێت ئەم کۆڵتە پڕ بکرێتەوە جا چ بە دیواری ڕاگری بۆ بکرێت یاخود بەر پڕ بکرێتەوە ئەگەرنا هەرچەند خۆی لە ماندوو بکەین ناتوانین سوودی لێ ببینین. تاوان بیرم کردەوە پارە نیە ئیمکانێت نییە لەبەرەوە لەگەڵ سەرک شارەوانی قسەم کرد و تراکتۆری بۆ ناردین بۆ خۆمان لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵمان بوون بێکەوە بە خۆبەخشی لەگەڵ کارمەندانی بەڕێزی ژینگە پارێزگارێکس بێکەوە پڕمان کردەوە و سوودێکی باشی هەبوو. تا چەند لە خۆشی و ناخۆشی دانیشتوانی ئەم ناوچەیە بەڵێ الحەمدولله هەوڵمان داوە لە جەژنەکان لە بۆنەکاندا تەمانە ئەو سنووری ئێمە گوندەکانی هەر گوندە و ڕۆژی خۆی هەیە بۆ گوندی باوزێ یەکی پێنجیان داناوە لە دەوژان بەو شێوەیە لە گوندێککە ڕۆژەکەیان داناوە هەوڵم داوە لەو ڕۆژانێکەوە ئەوان خۆشەکانی خۆیان دەبێت لەگەڵندا بەشدارم وەسەریان لێ بدەم تەنانەت ناحیەکەی ئێمە لە ئەو شەڕی بەرگری لە نیشتیماندا کۆمەڵک شەهیدمان هەیە تەنانەت لە گوندی باوزێکە ناسراوە بە باوزی شەهیدان 8 شەهیدمان هەیە هەوڵم داوە لە ژەژنەکاندا لە بۆنەکاندا سەریان لێ بدەم و هەروها بەشدارم لە خەم و کەواتە کەسێکی کۆمەڵایەتیت زۆر باشە. دەپرسم لەم قەیرانی داراییە چۆن ئیش و کارەکانی خۆتان ڕایەکەن بەڵام وەڵامەکەی دوای پشوێکی کورد. بینەرانی عزیز و خۆشەویست خزمەت بەردەوامە بێت پاش پشوێکی کەم. دووبارە سڵاو بینەرانی عزیز و خۆشەویست من دانا محەممەد پێشکەشکاری بەرنامەی خزمەت بە میوانداری بەڕێز ئەبوبەکر ئەحمەد بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە لە خزمەتاندا دەبین. کاک ئەبوبەکر پێش پشوەکە لێم پرسید لەم قەیرانی داراییە کە ئیش و کارەکان بە جۆرێک لە جۆرەکان وەستاون لە دام و دەستگاکانی حکوومەتە ئێوە چۆن کاروباری هاوڵاتیان پرۆژە خزمەت گوزاریەکان ئیشی ڕۆژانی خۆتان چۆن ڕاپەڕێنن؟ وڵات لەو قەیراندا تەبان ئەنجامدانی پرۆژە و کار و چالاکی قورسە بەڕاستی بەهۆی نەبووین دارا چونکە هەر دایرەیەک هەر فەرمانگەیەک هەر شوێنێکە بۆی دەچیت دەڵێ بەهۆی قەیرانی دارایەوە ئیمکانیت و پارەمان نییە بەڵام زیاتر ئەوە دەکرێت سەر جهودی شەخصیوە تا هەوڵ کۆشماندونی کەسەکان دەکرێت لە ڕێی قایم قام لە ڕێگەی ئیدار لە ڕێگەی پارێزگاتنە لە ڕێی هاوڵاتیان لە ڕێی کۆمپانیەکانەوە بکرێ خزمەت بگەینی بە هاوڵاتیان وەکو باسم کرد من زۆر جار ڕووم لە خەڵک ناوە بۆ نمونە بۆ لە غەسالێک لە مامە بلۆکێک لە شوێنێک داوام کردو لە هاوڵاتێک کە خوا پێداوە باسمان کردو کە کۆمەڵە پێویستی سەرون پێداویستی زۆرمان هەیە کە داواکاری ڕۆژانی هاوڵاتیانە پێویستە خەمی لێ بخورێ باسمان کردو خەڵک بەدەمانەوە هاتووە تەنها بۆ منە ڕۆژێکیان لە ناو ناحی ئیسێوە هاوڵاتیان داوایان دەکرد کە پێویستە تاسەیەکی یاسایی هەبێ بۆی بتوانین خوێندکارەکانمە لە قوتابخانە پارێزرابن تووشی ڕووداوی هاتشۆنە بن داوام کرد لە هاوڵاتێک بە سپاسەوە هاوکاری کردین بە دروستکردنی تاسێک لەسەر ئەو شەقامە سەرەکیەکەوە بە ناو ناحی ئیسێوە تێپەڕ دەبێت. بەڵێ ئەگەر بڵم بپرسم لە ماوەی ئەم ساڵ و دوومانگەیە چیتان کردووە؟ ینی لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بە کۆمەڵێکی ئیش کرد بەڵام با من ئەوە دووبارە نەکەمەوە بڵێم ئەوە بپرسم ئەبوبەکر ئەحمەد ئەم ساڵ و دوومانگی کە پۆستی بەڕێوەبەری ناحیەی ئیسێوەی وەرگرتووە بە جۆرێک لە جۆرەکان خۆت بە کەمتر خەم نازانیت لەوەی کە شتێک کارێک دەبواە بتکردایە لە ماوەی ڕابردوودا
بەدەست ئەنقەز بەبێ ئەوەی لەمپەری دارایی و لەمپەری با بڵێن یاسایی و سیاسی و ئەوان لە بەردەم بوو بێ ینی ئەوە نەیهێشت بێ شتێک هەیە پەیوەندی بە ذاتی خۆتەوە هەبێ کارێک پرۆژەیەک ئیشێک ڕایکردنی کاروباری هاوڵاتیەک بەڵام نەتکرد بێ. سپاس بەخوای گەورە لەو ماوەی کە من بەڕێوەبەری ناحیم ساڵێک و 2 مانگ تقریبا هەوڵم داوە ویژدانی خۆم مرتاحکەم هەیە ئەوەی کە پێم کرابێ لە توانم داوە بێ ئەنجام داوە تەنانەت هیچ ڕۆژێک من مرتاح نابم ینی هاوڵاتێک بەهۆی بنەوە کارەکەی ڕایی نەبێ و داوام نەبم یاخۆ هەو کارێک ڕوودا کەم تەرخەمێک لە منەوە لەبەرەوە من ویژدانی خۆم مرتاح کردووە هەوڵم داوە کە ئەوەی کە پێم دەکرێت جێبەجێ بکەم و لە ڕووی پرۆژەکانیشەوە هەوڵم داوە بە کورتێکە دووبارەی کەینەوە مەسەلەی چاکردنی ڕێگای ئیسێەوە باوزێ و هەروەها ئینارەی ناوگوندی باوزێ و ئەو کارەبای کە ئێستا هەیە لەلایەن بەڕێوەتی کارەبارانیەوە جێبەجێ دەکرد لەگەڵ ئەو هاوڵاتانی کە باسم کرد ئەوانە جێبەجێ کراوە. ئەمانە جێ تۆمۆحی تۆ بوون یان تۆ ئەگەر ئەم قەیرانی داراییە نەبوایە بەتەما بوویت لە پرۆژە تا هەبوو کە ژمارەیەک چالاکی و خزمەت گوزاری دیکە بگەینی با وڵاتیان دەستخۆش جنابتان طبعا ئەوانە پرۆژەنین ینی وەکو بڵێ پینە و پەڕۆیە ینی شتێکی ئەوانی کراوە بەس پینە و پەڕۆیە و شتێکی ئاوا و کاتی ئەگەر ناوە پرۆژەیە نەخێرنەوە لەمە بەرنامانە بوو لە کۆمەڵێک سێکتەرەوە خزمەتی ئەم شارە بکەین ئەمەشم پێدابان دووباری دەکەمەوە کۆمەڵی شوێنەیە کە ناوچەی گەشت و گوزاری ئەگەر بکرێ دەکرێت بیکە سەرچاوی بۆ داهات هەم بۆ حکومەت هەم بۆ هاوڵاتیان خۆشی دەبەخشێ بە سنوورەکە هەروەها بۆ کشت و کاڵ هەروەها بۆ مەسەلەی ئاژەڵداری کە دەکرێت خزمەتی هاوڵاتیان بکەی گرفتێکش کە من هەستی پێ دەکەم تەمەن بەس پشدەر بە شێوەیەکی گشتی ئەو گرفتەی هەیە نەکەرناحی ئێمە یەک لەو گرفتانێک کە هاوڵاتیان هەیەە لێرە ئەوەیە کە تاپۆن هەیە ینی کۆمەڵ خەڵکێک لێرە خاوەنی پارچە زەویەکە یان خاوەنی شوێنەکەی خۆیەتی تەسەڕوف بەسەر ئەو شوێنەوە هەیە بەڵام تا ئێستا سەنەدێک نییە کە بیسەلمێنێ ئەو سنتەری ناحیەکەشتان سنتەری ناحیەکەشمان تا تاپۆنیە نەخێرنا وڵا نیمانە ئەوە یەک لەو شتانێکەوە ئێمەی سەرقاڵ کردو بیر لێ بکەینەوە قسەشم کردووە لەگەڵ تاپۆی پشدەر بەڕێوەبەری تۆمارکردنی خانوبەرە قسەمان کردو کاتی حکوومەتیش بیری کردووە لەوە لە کۆمەڵی ناحیە بۆ نەژاراوە هەیەی هێرۆ هەڵشۆ ناحیە ئێمە ئەو گرفتیان هەیە هەوڵدراوە چارەسەر بکرێت بەڵام دوای ئەوەی کەوا خرا بواری جێبەجێکردنەوە لە هەندێک شوێن کۆمەڵە کێشە و گرفت لە نێوان هاوڵاتیان دروست دەبوو پێویستی بۆ هەبوو کەوا لیژنەیەکی جێبەجەکاری بەتوانە هەبێ بتوانێت بەسەر ئەو گرفتاندا زاڵ بێ بەڵام بەهۆی ئەوەی کەوا ئەو لیژنە جێبەجەکار نەبووە و نەیتوانیوە بەتەواوەتی بەسەر ئەو گرفتاندا زاڵ بێ بیر لەوە کراوەتەوە بە شێوەیەکی کاتی ڕابگیرێت تا ئێستا ڕاگیراوە و مەسەی تۆمارکردنی زەویەکان بە ناوی خاوەنەکانەوە ڕاوەستاوە تا ئێستا تاوا نەبووە. کاگە بەکر تا چەند دیاردەی زیادە ڕۆیی هەم لەسەر زەوی کشت و کاڵی هەم لەسەر با بڵین زەوی نیشتە جێبوون لە سنتەری ناحیەکەیە یان لە بەعام لە ناحیەکە ئێوە بوونی هەیە تا چەند ئێوە ڕێ ئەدەن تەجاوز هەبێت و هەت پرسیارێکی تریش دیسانەوە تا چەند بیری ئەوی پێوترێت سووری لێ ئەدرێ ئێوە ڕێ ئەدەن کە بیر لە سنوورەکەی ئێوە لێ بدرێ ئەو گرفتی کەناوت باسی دەکەی گرفتی زۆربەی ناحیەکانە ئەو لەگەڵ زێدەڕۆی مەبەستە زیادەڕۆی بەتایبەتی بیر لێدان لە سنووری ئێمە زیادەڕەوی کەمە لەوەتێ من کە بوومە بەڕێوەبەری ناحیە زیادەڕۆی ئەوە نەبوو کە بەرچاویان ئاگامان لەوێت تەنها دانەیەکمان هەبوو داوانە بە دادگا کە کاری یاسایی خۆی بکە ئەگەر نەمان بۆ بەڵام بیر گرفتێک کەوا زۆربەی زۆری بەڕێوەبەری ناحیەکان لەگەڵی بەرەو ڕوو دەبنەوە چونکە هاوڵاتیان پێویستیان بە ئاو هەیە وکو ئاماژەم پێکرد ئێستا گوندی قەندۆڵمان گوندی قەندۆڵ هەروها دەشتێوی خوارومان بە تانکەر ئایان بۆ دابین دەکەین لەبەرەوە زۆر جار ڕوبڕی ئەو دەبینەوە بەڵام ناتوانین ڕێگەیان پێ بدەین ڕێگەمان بە کەس نەداوەی کە ئێمە ئاگادار بووبین ڕەوان بە هیچ کەسێک نەداوە بەڵام ئەو داواکارێکی ناحیە ئێمە سەرجەم ناحیەکانی کەشە کە حکوومەت پێویستە بیر کاتەوە ئەو شوێنێک کە پێویستی بە ئاو هەیە بە میکانیزمێک ڕێگا بدرێتەوە هاوڵاتیان بیر بخۆیان لێ بدەن و ئەو بخۆیان دابین کرد. بەڵێ کاگە بکرد لە سنتەری ناحیەکە بینیمان ژمارەیەک خانووی حکومی هەن کە حکوومەتی هەرێم دروستی کردوون ئەم خانوانە چێ سوودیان لێ بینێ چی تێدایە و حەزەکەم زانیاریم پێ بدەین لەسەرەوە. ئەو خانوانە ژمارەیان 20 خانووە بۆ فەرمانبەران دروستکراون دیارە بۆ بەڕێوەبەری لێپسرای فەرمانکان و بۆ هەندێک لە کارمەندان دروستکراون دیارە بەر لە هاتنی من لە سەردەمی بەڕێوەبەری ناحیەکانی پێشوودا دابەشکراون بەسەر هاوڵاتیاندا بەشێک لەوانە لەبەرەوەی کە لێپسرای فەرمانکان هەمویان بۆ خۆیان لێرە نین دراون بە هاوڵاتیانی کە یاخود دراون بە فەرمانبەری کە هەمویان دابەشکراون پێشەوەی کە من بێم بۆ ئێرە. هیچ گلەی و گازەندەیەکێ لەسەرەوەی کە خانووی فەرمانبەران و حکوومەتە بەڵام هاوڵاتی کەیتەدا یانی لەلایەن هاوڵاتیانی دیکەەوە ڕوبەرو ڕخنە نەبوونەتەوە
وەکو ڕخنە و گلەی کەس نهاتۆ گلەی هەبێت لەسەر شێواز دابشکردنی خانووەکان بەڵام هەندێک هاوڵاتی هاتوون داوایان کردو کە خانوویان پێ بدرێ بەڵام تازە کە خانوو نەماوە چی لێ بکەین ینی ڕێگا چارە نەماوە کە خانووی پێ بدرێت تەنانەت خانووی خۆم وەکو بەڕێوەبەری ناحیە داوام لێ کراوە کە بیبەخشم سەرەتا بڕیارشم دا کە بیبەخشم بەڵام دوایی بیرم لەوە کردەوە کە کۆمەڵێک فەرمانگەی زۆر پێویستەیە بۆ ناحیەکەمان بۆ باسم کرد لە قسەکانمدا بنکەی کشتتوکاڵی پێویستە ئەگەر کوژێنەوە پێویستە و هەروەها کارەبا پێویستە ئەوانە پێویستیان بەوە هەیە کە لە ناحەکەماندا هەبن جا بۆ ئەوی دوایە من داوا لە خەڵکی کەنەکەم و داوا لە شوێنی کەنەکەم و شوێن و جێگای پێویستیان بۆ دابین بکەم بیرم کردو کە خانووی خۆم بمێنێتەوە تا ئەو کاتێ بەڵکو بتوانین ئینشاءڵڵا یەک لەو فەرمانگانە بینە ناو خانووەکەی خۆمان کاتێ خانووی بەڕێوەبەری ناحیە چۆڵە بیری لەوە نەکردێتەوە تا ئەو فەرمانگانە هەر ئێستاگەر بڕیاری لێ بدرێ لەوانەیە چەند مانگێکی پێ بچێ بە ڕۆتینەتی ئیداری تاوەکو یەکێک لەو فەرمانگانەی کە تۆ پێویستە دابنرێ بیدەی بە کەسێک کە ضرور بێ پێی لە ناحێکایە تا ئەو چەند مانگە بۆ نمونە مامۆستایەکی ئاینی بۆ نمونە مامۆستای قوتابخانە بۆ نمونە پزیشک کارمەندانی تەندروستیان هەر هاوڵاتێکی تر بۆی بە چۆڵی نەمێنێتەوە بیرمان لێکرێتەوە بەڵام هاوڵاتیان زیاتر کاتێک خانوو وەردەگرن هەرچەندە بەڵیان لێوەردەگیرێک لە کات پێدا چۆڵ بکرێت بەڵام دوایی بیان و دەهێنێتەوە لەوانەیە بڵێ شوێنم نیە و جێگامێت تووشی گرفتی کە دەبین ینی گرفتیگان بۆ دروست دەبێت لەبەرەوە باشم وامان بە باش زانیوە کە تا ئەو کاتە ئەو خانووە چۆڵ بمێنێتەوە دابەشی نەکەین و ئەگەر بێ ئەمەلیش بین لە حکوومەتی هێرم کە هیچ فەرمانگە ناکاتەوە بە دڵنیایەوە دەیبەخشین و نایهێڵنەوە بە چۆڵی بمێنێتەوە زۆر باشە جگەل لە لەمپەری دارایی ئەوەی کە لەمپەرە لە بەردەم هەموو کاروبارەکانە ئەبوو بەکر ئەحمەد بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە چ لەمپەرێکی تری لە بەردەمای بووی کاروبارەکانی بەرەو پێش بچێ و ڕایپەڕێنێ بەڵام حەزەکەم بە ڕاشکایی وەڵام بیتەوە بۆ نمونە ئایا هیچ هاوڵاتیەک هیچ بەرپرسێک هیچ عشیرەتێک هیچ دام و دەستگایەکی حکومی یان هیچ حیزبێک با بڵین هیچ کۆمیتە و لق و ئەمانەیەک لەمپەریان دروست کردو بۆ تۆ کە کارەکان بەرەو پێشبەری وڵی من وا دەبین مژیان کە وەکو باخێک وایە بەشێکی لە نەمام و دار و درەختی بەبەر و بەبەها و باشە بۆ ئینسان کەەوە نیعمەتەکانی خوان و سپاسی خوای لەسەر دەوێت بەشێکیشی بریتێ لە دار و دەرک و نەما یان گژ و گیای بێ کەڵک و خراپ کە دەبێت ئینسان هەوڵدا پاکی کاتەوە طبعا ناکرێت بڵێ وڵای لەو دنیادا تۆ بێ مشکێ دەبی هیچ گرفتێک نات سەرڕێ بەڵام گرفتی سەرەکیمان نەبوو کە بتوانین ڕێگریمان لێ بکەون هێڵە کارەکان بە شێوەیەکی چاک و ڕێک و پێک بڕوە ئەوەی کە گرفتی سەرەکی تەنها قەیرانی داراییەوە هەش بوو ینی هاوڵاتیە هەتا لە ئاسی بەرپرسیش کابرا هەبووە هەوڵی داوە کاری ناسایی کە بەڵام ڕێوان پێدا و ڕێژ نادەین ناکرێتەوە ڕێ بە کەسێک دەی تەبەنەوە شتێکی ئاسایی و سادەیە دەبێت ینی زۆر خەڵکە ڕێ پێ بدەی بۆی نەڕمکەی بۆ شلکەی لەوانە بیکاتەوە لە ئەنجامدانی کاری ناسایی بەڵام ناکرێت ڕێ بە کەس نادەین کاری ناسایی ئەنجامدا ئەگەر بەشە لە پرسیارەکەم دووبارەکەمە و تۆخی بکەمەوە سەبارەت بە لەمپەری سیاسی بەڕوونی و ڕاشکاوی لەمپەری سیاسی لە بەردەما هەیە بۆ نمونە حیزبی حاکمڕان لێرە کێشتی نیشتیمانی کوردستانە یان هەر حیزبێکی تر بزوتنەوەی گۆڕان پارتی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی هیچ جۆرێک تەداخولات ئەبینی هەست پێەکەی ویستێگەیە بۆ ئەوەی کە بەڕاستەو خۆیان ناڕاستەو خۆ بیویسترێ کارەکانی تۆ بوەستێنرێ بەڕاشکاوی وەڵام دەمە تەبان سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە حیزبی حکومڕان لێرە هاوکارم بوون سەردانیان کردوون تا ئێستا دەستیان نەخستوتە ڕێگای منەوە هەسم نەکردووە کە هیچ کارێک بە شێوەیەکی ڕاشکاوی بە دیاری کە من هەوڵم دابێت جێبەجێکم بە شێوەیەکی یاسای ئەوان ڕێگریان کردبێنێت بە سپاسەوە هاوکار بوون بە هەمان شێوە بۆ حیزبەکانی کەش و بە تایبەتی بە سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی هاوکارم بوون پشتیوانی منیان کردووە کە بتوانم بە شێوەیەکی چاک خزمەتی خەڵکە بکەم هاوکارێکی باش بوون بۆ من با لەسەر کۆمەڵ بە جۆرێکی تر بپرسم زۆر جار لێرە و لەوێ تەنانەت لەسەر ئاستی سەرۆکی حکوومەت و وەزیرەکان و ئەوانەش گلەیی هەیە لەوەی کە حیزبەکانیان زۆر جار لەمپەریان بۆ دروستەکەن جار لەوە چێ ئەوتێ بەدەستی ئەنقەسیش نەبێت ینی بە جۆرێک لە جۆرەکان لەبەر خاتر و خۆتری حیزبێکی تر بێ لەبەر عشیرەتێک بێ بنەماڵەیەک بێ دەویسترێت ئەو کاری ئەو وەزیرە ئەو بەڕێوبەرە ئەو بەرپرسە حیزبەکەی تەکلیفی لێکە کە ئەمە مەکە لەبەر فڵانەشت دەمێ بپرسم کۆمەڵی ئیسلامی دەستی خسۆتە کاروباری تۆ بە جۆرێک لە جۆرەکان ببێتە مای ئەوەی کاروباری تۆ پەکی بکەوێ یان نەخێر کۆمەڵی ئیسلامی پاڵپشتی تۆیە بووی کە ئەبوو بەکر ئەحمەد وەکو بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە کە لەسەر پشکی خۆیەتی سەربخە
بەڕاشکاوی کۆمەڵی ئیسلامی تا ئێستا هیچ بەرپرسێک هیچ مەسئولێک تەلەفۆنی بۆ من نەکردو کە کارێک بە شێوەیەک ئەنجام نەکە لە مەسلحەتی ئەوان بێ یاخود لە مەسلحەتی خەڵکی کۆمەڵی ئیسلامی بێ نەخێر بە پێشەوانەوە کۆمەڵی ئیسلامی بەردەوام پیان ڕاگەیاندوم کە ئێمە پشتیوانی جەنابتین بۆ ئەوەی کارەکان بە شێوەیەکی ڕێکوپێک و بە شێوەیەکی یاسایی بڕوا و خزمەتێکی باش بە هاوڵاتیان سنوورەکە بکەیت. کۆمەڵی ئیسلامی وا دەبینێ هەڵخۆشم وا دەبینم کە خزمەتکردنی خەڵکی واتە خزمەتکردنی کۆمەڵی ئیسلامی چون کاتێک کۆمەڵی ئیسلامی قازانجاکەوە بتوانێت خزمەتی باش و بێ جیاوازی پێشکەش بە خەڵکی سنوورەکە بکات ئەو کاتە هەمان سوود دەبین لەو خزمەتکردنە. تا چەند مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی لە سنوورەکە یان ئەنجومەنی قەڵاتزەی کۆمەڵی ئیسلامی لە کە نزیکترن لە ئێوە لە ڕووی ڕێخستنەکانەوە داوا و متطلباتی جۆرا و جۆریان هەیە یان بۆ نمونە ئەگەر تەجاوزێک لە سنووری ناحەکەی ئێوە کادرێک ئەندامێک لایەنگرێک دەنگدەرێکی کۆمەڵ بیکات جەنابەت ڕێگری لێ بکەیت لە ڕێی ڕێخستنەکانە و لە ڕێی مەڵبەند و ئەنجومەنەکانەوە داوا و تەکلیف دەتەوە کرێت کە ئەوە ئەندامی ئێمە ڕێی بە ئەمە بوونی هەیە یان نەخێر بە پێچەوانەوەیە. تا ئێستا بوونی نەبووە نەخێر لە سنووری ئێمەدا هیچ کادرێکی هەواداری کۆمەڵی ئیسلامی هەوڵێن داواکارێک ئەنجام دەکە پێشەوانە یاسابێ و تا ئێستاش باسم کرد هیچ کادیرێکی کۆمەڵ هیچ بەرپرسی کۆمەڵی ئیسلامی تەلەفۆنی بۆ من نەکردووە کە کارێک بە شێوەیەک ڕای بکەین کە لە بەرژەوەندی لە خزمەتی ئەوان دابێ نەخێر هەموو کاتێک بە تەلەفۆن و بە شێوەی شەفەی و زارەکی کە بەرەو ڕووپیان وتم ئێمە پشتیوان و هاوکاری تۆین بۆ بتوانی کارەکەت بە شێوەیەکی یاسای و ڕێکوپێک ئەنجام بدەیت. زۆر باشە. ئەگەر بە دیوێکی ترا بپرسم تا چەند پاڵپشت بوون تەنانەت لە ئەنجومەنی سیاسیەوە هەتاوەکو ئەنجومەنی قەڵاتزەی کۆمەڵی ئیسلامی تا چەند دیدار و کۆبوونەوەیان هەیە لەگەڵ تۆ معاناتەکانی تۆ وەرەگرن و پاڵپشتی هەم مادی هەم معنەوی جەناب دەکەن. بەسپاسەوە بەڵێ تەوان کۆبوونەوەمان بووە لەگەڵ تەنها جەنابی مامۆستا عەلی باپێریش وە لەگەڵ ئەنجومەنی سیاسی وە لەگەڵ ئەو پۆستەی کەوە بەرپرسی هەموو پۆستە حکوومەکانی حکوومەت کۆمەڵی ئیسلامیە کۆبوونەوەمان کردووە دیدارمان هەبووە لە هەموو دیارەکان و کۆبوونەوەکاندا پشتیوانی مادی و معنەویان بۆ دەربڕێنکەوە پشتیوانتانین پێتان ڕادەگەن کاری خۆتان بە شێوەیەکی یاسای و ڕێکوپێک ئەنجام دەن و هیچ کاتێک بە قسەی هیچ کەسێک یا لەبەر بەرژەوەندی هیچ کەسێک کارێک نەکەن کەوا پێشەوانە یاسا بێ و دوور بێ لە یاسا و ڕێنمایەکان. بەڵێ کاگە بۆکرد بێنە سەر پرسێکی ترژەوەیە کە جەنابەت پێش ئەم ساڵ و دوو مانگە پێشی ببیتە بەڕێوەبەری ناحەییسەوە ئاماژەت بۆ کرد کە هەم فەرمانبەروی هەم لە ژمارەیەک دام و دەستگای حکوومەتە کارت کردووە دەرچووی کۆلێژی یاساشی جەنابەت پێش ئەوەی ببیتە بەڕێوەبەری ناحەیە لەگەڵ ئێستاە لە ڕووی مادیەوە چی زیاد کردووە ئیمتیازە مادی و معنەویەکان کەسیەکان چین کە بۆ خۆت هەم لە ئۆتۆمبیل هەم لە زەوی هەم لە با بڵین کۆمەڵێک شت کە بۆ کەسێک کە پێگەیەکی حکومی هەبێ بۆی فراهەمە بێت تۆ لە چ شتێک سوودمەند بوویت بەهۆی ئەم پۆستەوە تاکە ئیمتیازێکەوە دەستم کۆت بێت لە پۆستی بەڕێوەبەراتی ناحەیی سێ و برێت لەو ئۆتۆمبیلی کە بەکاری دێن بۆ کاروباری ناحەیەت هیچ سوودێک کەم نەبینیەوەکو باسمان کرد کە ئەو خانوویدا دراوە دیاریکراوە بۆ بەڕێوەبەری ناحەیە من ڕامگرتەوە بۆی کە بیکەینە شوێنێک یاخود بنکەیەک بۆ کردنەوەی یەکی لە فەرمانکانی سنووری ناحەیەکەمان و ئەگەر ئەوە جێبەجێ دیدەم بە هاوڵاتیەکی پێویست کە پێویستێکی چاکی بۆ پڕکاتەوە شوێنی بۆ بگرێ ئەگەر نامن هیچ سوودمان نەبووم لەو پۆستەی تەنها تا ئێستا پاسەوانمانی بۆمان تاین نەکراوە ئۆتۆمبیلی کە باست کرد لە دوای تەواوبوونت هی حکوومەت یان ئەبێی خۆت بەڵێ بەزیمە تەسلیمان کراوە بە نووسراوە بە واژەوە تەسلیم کراوە کە کاتێکەوە ئەو پۆستەوە گیرایەوە دەبێتە سیاری بەڕێوەبەری ناحەیی تازایە و کەسێکە دەجێ من پرسیارێک ئەو ئۆتۆمبیلە بۆ کاروباری شخصی و کۆمەڵایەتی خۆت بەکارێنی یان تەنها بۆ کاروباری حکومی بەکارێنی تەنها بۆ کاروباری ناحەیە بەکاردێنین بەڵام هەندێک جار بۆ نمونە من دەچم بۆ ڕانیە جاری وا کەسێک لەگەڵ سوار دەبێ ئەوە هەڵێک یاخود پێویستێکی خۆتە لە ڕانیە لە کاتی گەڕانەوەدا بک ئەو کاتێکە بە پێویستی ناحیە و هاوڵاتیانەوە ئەگەر لەو کاتێک کارێکی خۆم پێ ئەنجام دابێ ئەگەر نابێت هیچ شێوەیەکی ئۆتۆمبیل بۆ پێداویستی خۆم بەکار ناهێنم. زۆر باشە تا چەند بەهۆی ئامادەنەبوونی تۆ لێرە لە ماوەی ئەم ساڵ و دوو مانگەیە کە لێرەیت کاروباری هاوڵاتیان پەکی کەوتووە لە بەڕێوەبەرایەتەکەی تۆ کۆمەڵێک مەلەف و ئەوراقی هاوڵاتیان پەکی کەوتووە لەسەر ئیمزایەکی تۆ کە تۆ ڕۆژێک دوانسیان غای بوو بێتی یا مۆڵەت بوو بێتی لێرە نەبوو بێتی بەر هۆکارێک بێ جا هۆکارەکە کۆمەڵایەتی بوو بێ سەردان و سەفەر و سیاحەی خۆت و خێزان و ماڵ و مناڵ بوو بێ یان هەر شتێک بێت دەمێ بپرسم تا چەند بەهۆی ئامادە نەبوونی تۆ لێرە گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە. من ئەو ماوەی کە بەڕێوەبەری ناحەیەم لە ئیسێوە لە 5 حوتی 2015 تا ئەمڕۆکە دانیشتوین تەنها 3 ڕۆژ بۆ خۆم ئیجازەم کرد و سەروی خۆم ئاگادار کردو کە پێویستیم بە مۆڵەت هەیە یا پێویستم بۆی کە نەچم بۆ دەما ئەو ڕۆژانش کە نەخۆش بووم ینی 3 ڕۆژ
ئەگەر ناج ڕۆژێک نەبووم لە ماڵۆدا بنیشم و هیچ و کار و هاوڵاتیان بۆ هێبنەوە ڕاوەستاوێ بەڵام ئەو کاتانی کە لێرە نەبووم بە ڕایکردنی کاروباری هاوڵاتیانەوە خەری مەسەر قاڵ بووم بۆ نمونە چوومە قایم قامێدیان چوون بۆ ئیداری ڕاپەڕیان چوون بۆ پارێزگای سلێمانی ئەگەر نا ڕۆژێک نەبووە من نێم بۆ داون لە ماڵەوە دابنیشم. زۆر باشە. خزم و کەسوکارەکەی خۆت تا چەند مستەفید بوون سوودمەند بوون لەم پۆستەی تۆ لەبەرەوەی گلی و گازەندە زۆرە لەسەر بەرپرسەکانی حکوومەتی هەرێم بێگومان هەمووینە بەڵام زۆرینەی کە دەوترێت کاتێک پۆستێک وەرەگرن بۆ خۆیان و بۆ خزم و کەسوکار و نزیکەکانی خۆیان بەکاریهێن و سوودمەند دەبن. ئەمێ بپرسم جەنابێت تا چەند کەسوکاری خۆت لەم پۆستەی تۆ سوودمەند بوون؟ تا ئێستا هیچ کەسێک کەسوکاری خۆم بە دوور و نزیک سوودمەند نەبوون لە پۆستەیم بەڵکو پێم وایە زیانیشان پێکەوت چونکە دەبێ هاوکاریم بکەن لەبەرەوەی پارەکە ئەوەندە کەم کراوەتەوە بەڕێوەی ناحیە پارێکی وا کەمی هەیە کە ناتوانێت ژیانی خۆی پێدا بینکە لەبەرەوە زۆر جا من داواکارین و ماڵی باوکم هەبوو کە هاوکاریم بکەن ئەگەر نا تا ئێستا هیچ کەسێکی خۆم مستەفید نەبووە لە ئەو پۆستێکەوە دراوە بە من. پەشەمانی لەوەی کە بەڕێوەبەری ناحیەی ئیسێوەی دیان ئەم ئەرکە نوێیە لەبەرەوەی خزمەتی تایە بە هاوڵاتیان و کۆمەڵی ئیسلامیش و ئەو ڕابوونە ئیسلامی کە هەمومانی پێگیان و فێری کردوین کە ماهێتی ئیسلام کرۆکی ئیسلام بریتە لەوەی کە ئێمە خزمەتی مرۆڤایەتی بکەین جا بەدەر لەوەی چ ڕەنگێکە چ ئایدیارێکی هەیە چ حیزبێکە. دەپرسم لەبەرەوەی زۆر باست لەوە کرد و لە بەرنامەکانی ترشە بۆم دەرکەوتووە بەڕێوەبەری ناحیەکان لەوانەیە ئەگەر فەرمانبەر بوونایە پێشتر لەو فەرمانگەی کە لێی بوون لە ڕووی مادیەوە کەمتر مەسروفیان هەبوایەوە باشتر وایە ئێستا پەشێمانی لەوەی بەڕێوەبەری ناحیەتی؟ پرسیارەکە دۆڵامی هەیە ئەگەر وەکو لایەنی جەستەی و ئیسراحەتی خۆت بێ پێشتر کە من لێ کۆڵەرۆی دادی بووم لە دادگای حاجیەوە ئەو کاری خۆم خۆشتر بووێ بەڵام من پێم وایە بەندایەتی بریتە لە کارێک یاخود ناوێکە هەموو ئەو جۆرە کار و تەسەڕف و هەڵسوکۆتیان دەکەێتەوە کە خوا پێی خۆشە لە ئەنجامدا نوێژە و تاوەکو خزمەتی خەڵکی تاوەکو و خۆشکردنی ڕێگای خەڵکی لەبەرەوە خۆم بە بەختەوەر دەزانم کە بەڕێوەبەری ناحیەم بەڵکو بتوانم خزمەتێک بە خەڵکی خۆم بە نیشتیمانی خۆم کەم ئەو کاتە مرتاح دەبم کە بتوانم خزمەتی خەڵکم لەبەرەوە پەشیمانیم و ئینشاءالله هەچی لەتوانمدا هەبێ لە هەوڵ و ماندووبوونی خۆم بەکاری دێنم بۆی بتوانم خزمەتێک بە نیشتیمان و هاوڵاتیانی خۆم بکەم. زۆر باشە. ئێمە گەیشتونەتە کۆتایی بەرنامە لە بەڕێی کات لەوە زیاتر ڕێمان نایە بەڵام من دەمەوێت چەند خولەکێک بۆ تۆ بەجێبێڵم وەک دواوتە یان شتێک هەبێت بتەوێ بیڵیت من پرسیارم لێ نەکرد بێتی یان بەهۆی زۆری پرسیارەکانی منەوە ویست بێتت بابەتێک ئاماژە پێ بکەیت من حەزەکەم لە ماوەی یەک دوو خولەکێکا چیت هەیە فەرموو. دواوتەم دوای بەخێراتنی جەنابتان و ڕێز و تەقدیر بۆ ماندووبوونتان کارتان کێشا و بۆ سەرجەم کارمەدانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەوە دەڵام بە هیوای ئەوم کەوا ڕۆژێک لە تەمەنی من دەکە بەڕێوەبەری ناحێم ئەو قەیراندارانە نامێنێ بۆی بتوانم ئەوەی کە لە بەرنامەمدا هەیە لە هیوا ئاوات و خولیا بتوانم خزمەتی نیشتیمانەکەی خۆم کەم بۆ ئەوی بەکردەوە بیسەلمێنم کە بەرپرسیارەتی لە ئیسلامدا بریتێ لە خزمەتی خەڵک نەک بەکارنانی ماڵی گشتی مافی گشتی بۆ بەرژەوەنی خۆت و خۆ دەوڵەمەندکردن بەڵکو کاتێک بیسەلمێن بەکردەوە کە بەرپرسیارەتی لە پرسیارەتی بریتێ لە خزمەتی خەڵک و خزمەتکردنی نیشتیمانەکەی خۆت. ئەگەر وەک دوا پرسیاری خۆم چۆن لەم کورسیە ئەڕوانیت؟ کورسی دەسەڵات چی فێری تۆ کردووە؟ وەڵا کورسیا منیش و خەڵکیش فێر دەکاتەوەی کە لە خەڵکی عیبرەت وەربگری ئەوەیە کە ئەم کورسی ئەگەر کورسی بۆ کەسێک وایە تاسەر نەدەبووی من بە دڵنیایشەوە تاسەر بۆ من نابێت لەبەرەوە پێویستە ئەو دەرفەتێک لەسەر ئەو کورسین بیکەینە خزمەتێک بۆ خەڵکی بکەینە هۆکارێک بۆ خزمەتکردنی خەڵکی بۆ ئەوی دواتر لە ڕوومان بێ کە چوێنە ناو خەڵک بڵێن بەڕاستی کارێکمان کرد و لە شوێنی خۆمان شتێکمان بەجێش کە بێن شمایە شانازی بۆ خۆمان و بۆ حیزبەکەمان بۆ کەس و کارمان. بەڕێز ئەبوبەکر ئەحمەد خەدر بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە لە فراکسیۆنی خزمەت بێگومان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پشکی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس بووی کە وەڵامی پرسیارەکانی بەرنامەی خزمەتتدایەوە و میوانی ئەم ئەڵقەی ئێمە بوویت. دووبارە بەخێر بن خۆشحاڵم زۆر بەخێر زۆر سپاس دەکەین. بینەرانی عەزیز و خۆشەویست تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت تا بە یەکتر شادبوونمان لەگەڵ نوێنەرێکی دیکەی کۆمەڵی ئیسلامی لە پۆستە حکوومیەکاندا هەموو لایەک بەخوای گەورە ئەسپەرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.